دیارە لە چەند هەڵمەتێکی جیاوازدا هێزەکانمان لە سنووری یاریدەرەتی یاسایشی قەڵازێ بنکەی هەڵشۆ توانیویانە سێ چالاکی جۆرا و جۆر ئەنجام بدەن کە یەکێکیان بریتە لە دەست بە سەرداگرتنی 2 کیلۆ لە مەوادی هۆشبەر کە گومان دەکرێت هێرۆین بێ لە ئێستادا لەبەردەستمانەوە دەست بە سەرداگرتنی بڕی 24 کارتۆن لە زۆری حەبی ترامادۆڵ کە نزیکەی 500,000 دەن کە حەب دەکات و جیازێکی کەشفی ئاساریش بە هەمان شێوە دەستی بەسەرداگیراوە لەگەڵ جیازێکی حەفەلکردن. دیارە جیازی کەشفی ئاسارەکە بنکەی ئاسایشی زەڵێ دەستیان بەسەرداگرتووە. لە ئێستادا سەرجەم ئەو چالاکیانە هەموو کەلوپەرەکان لەبەردەستە و دۆسیی لێکۆڵینیوان بۆ کراوەتەوە بە بڕیاری دادوەری دادگای قەزای پشدەر. تۆمەتبارەکان ئەوەی حەبەکان دیارە ئەو ئۆتۆمبیلی کە باری کردووە لە کاتی ڕۆیشتندا بووە تەقەی لێکراوە و توانیویان ئۆتۆمبیلەکە دەستی بەسەردا بگیرێ، بەڵام تۆمەتبارەکە ڕای کردووە لە بەرەوەی لە شەودا بووە و ناسراوی شەو دۆسیە بۆ ئەویش کراوەتەوە و فەرمانی دەستگیرکردنی هەیە. ئەوانەی کەم کاران دەکەن دیارە بازرگان لە پشتیانەوەیە، بەڵام بۆ خۆیان خودی کەسەکان بەکرێگیراون و ئەوانن کە ڕاست پێراون بۆ کردنی ئەم کاران.